بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی باسخوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. ڕەتکردنەوەی منکەر یا خراپە تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەکەمانە بێ. خوای گەورە لە قورئانە بە ئومەتی پێغەمبەری خوا فەرمێ كنتم خەیرە ئومەتین ئوخرجت للناس، ئێوە باشترین نەتەوە و ئومەتێک بوون کە لە ناو تەواوی نەتەوەکانی تردا هێنراونەتە سەرزەوی. بزانین ئەم سیفەتەی کەوای لە ئومەتی پێغەمبەری خوا کردووە بیان کاتە باشترین نەتەوە و ئومەت چییە؟ لە دوای ئاەتەکەەوە خوای گەورە دەفەرمێ تەأمرون بالمعروف وتنهون عن المنکر، ئێوە ئەی ئومەتی پێغەمبەر فەرمان بە چاکە دەکەن و خراپەش ڕەت دەکەنەوە. خاتو عایشەی دایکی ئیمانداران و خێزانی پێغەمبەری بەڕێز دەفەرمێ ڕۆژێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە ژوورەوە، ڕەنگی ڕوخساری سوور هەڵگەڕا بوو و زۆر بێدەنگیش بوو. لە ڕوخساری دازانیم کەوا شتێکی قورس و گران ڕووی داوە. پاشان دەستنوێژی گرت و چوە سەر مینبەر، وتی ئیمانداران ئەی هاوڵەکانم، خوای پەروەردگارتان پێتان دەفەرمێ ئەمر بە چاکە بکەن و ڕێگریش لە خراپە بکەن، بەر لەوەی دوعا بکەن و وەڵامتان نەدەمەوە، بەر لەوەی بانگم بکەن و بەهاناتانەوە نێم، بەر لەوەی کەوا داوای سەرکەوتنم لێ بکەن و منیش سەرکەوتنتان پێ نەبەخشم. پیاوێک بە عەبدوڵای کوڕی مەسعودی فەرموو ئامۆژگاریم بکە، فەرمووی بڕۆ تەواوی ئەو ئاەتانەی کە لە قورئاندا بە یا ئەیوهە الەزینە ئامەنوو دەست پێ دەکەن بخوێنەرەوە و لە خۆتیانە جێبەجێ بکە، چونکە یا ئەمرت بە چاکەیەک پێ دەکەن یا بەرهەڵستی و ڕێگریت لە خراپەیەک بۆ دەکەن. خراپە چییە؟ بەچی دەگوترێ خراپە و منکەر؟ مرۆڤی موسڵمان چۆن بتوانێت منکەر لە ژیانی خۆی و ئەوانی تردا بگۆڕێ؟ پێناسەی شەرع و قورئان و فەرموودە بۆ منکەر چییە؟ ئایا لە کۆمەڵگەی ئێمەدا ئەمڕۆ منکەر هەیە؟ ئایا بە گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی بە منکەر و خراپە ناو دەبرێ؟ ڕۆڵ و ئەرکی موسڵمانان لە بنبەرکردن و نەهێشتنی منکەردا چییە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد پوشێنی بانگخواز و زانای ئاینیمان کردو. مامۆستا گیان زۆر بەخێر بی. سپاسی جەنابەت و هەموو ژۆگران و بیسەرانی بەڕێز دەکەن. دەستی ئەوەش خۆش بێ، سپاس دەکەم. سەرەتا پێمان خۆشە پێناسەیەکی کورتی منکەر بزانین، بزانین بەچی دەگوترێ منکەر. پێناسەی قورئان وەکو سەرچاوی یەکەمی وحی و فەرموودەکانی پێغەمبەری خوا و قەول و پێناسەی زانایان بۆ منکەر چییە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، درود و سڵاو لە گیانی پاکی پێغەمبەر و یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی قیامەت. ئێمە ئەتوانین سەرەتا لەوێەوە بچینە ناو ئەم باسەوە کە دیارە ئەم باسە ئەم پرسە پرسێکی زۆر گرنگە و زۆر گەورەیە. پرسی ئەمرکردن بە چاکە و نەهیکردن لە خراپە بۆتە پرسێکی جیهانی. ئەگەر تەماشا بکەین لەسەر ئاستی جیهانە زۆربەی وڵاتە زلهێزەکان و وڵاتانی دیکە هەتا ئەگاتە تاکی کۆمەلگا و ناو خێزان باس و خواز لەسەر ئەمەیە چۆن چاکسازی بکرێت، چۆن خراپە و تاوان لە هەموو ئاستەکانە بنەبڕ بکرێت. یعنی ئەمە ئەگەر تەماشا بکەیت لە ئەنتەرنێتە، لە کەناڵە ئاسمانیەکانە، لە کەناڵە لۆکاڵی و ناوخۆیەکانە، لە ئیزاعە و تەلەڤیزیۆن و لە ڕۆژنامە و گۆڤار و ئیتر، یعنی بۆتە باسی سەردەم، باسی شەو ڕۆژ وەکو برێشە خۆشەی سەر زمانی لێ هاتووە. بەڵام ئایا هەر ئەمانە بەسە ئەم باسکردانە، هەر ئەمەی کە ئەو ڕوژێندرێ ئەم باسانە ئایا کیفایەتە حبر على الورق، هەر کاغەز و قەڵەم بەکار بێ و بنووسرێ و بوترێ و قسە بێ و ئیتر لە دوای ئەم قسانە وەکو بڵێ ئەم تۆوە هەر بۆ شێندرێ و دوایی هیچی بژار نەکرێ و هیچی بەرهەمەکەی کۆ نەکرێتەوانێ و کردار و شتی عملی لەگەڵا نەبێ لە بواری چاکسازیە. ئایا ئەو هەموو قسەیە، ئەو هەموو توێژە، ئەو هەموو هوتافە، ئەو هەموو شەقامە؟ ئاخر ئێستا گە تەماشا بکەی لە زۆربەی وڵاتانە شەقام هەمووی جمەی دێ، ماڵەکان هەموو بوارەکان باز لەمەیە کە چۆن دەسەڵاتەکان بگۆڕن، چاکسازی بکرێ، بنە بڕی گەندەڵی و فەسادی ئیداری و سیاسی و ئەم بابەتانە بکرێ. ئەمە پرسێکی کەواتە لە تاکەوە هەتا ئاستی عالەم ئەمە پرسێکی جیهانیە. بەس ئایا ئێمە چۆن ئەتوانین بڵێن لە کاتێکا ئەو هەموو ئەتەمەراتە، ئەو هەموو کۆڕووکۆبوونەوەیە، ئەو هەموو ڕێکخرا و حیزب و دەوڵەتە کە باز لەمە دەکا، ئێمە ئەمانەوێ ئێستا چی بڵین مەم خەڵکە؟ لەبەر ئەوە من پێم باشە لەوێەوە چین ناو باسەکەوانێک کە ئێمە پێناسی ئیسلاح و چاکەخوازی و بەرەنگاربوونەوەی شەپۆلێکی بەهێزی گەندەڵی و فەساد لە هەموو ئاستەکانە
بتوانین بەردێ بخێنە سەر مەڵۆیەک و بتوانین کۆمەلگا هۆشیارکەینەوە لە بەرامبەر ئەم پرسە گەورەیەدا. یەکەم شت قورئان باسیەوە کە ئێمە وەکو خۆمان وەکو تاکی مسلمان وەکو کۆمەلگای مسلمان گەورەترین شیعار کە شیعاری پێغەمبەران بۆ وتویان ئین ئوریدو ئیلا الئیصلاح ما استطعت وما توفیقی إلا بالله. ئەمە پێناسەی ئێمەیە بۆ بەگژاچوونەوەی مونکەر و خراپە لەم بوارەدا ئێمە ئەمانەوێت چاکسازی بکەین لە سەر جەمکایەکانی ژیانە بە پێی توانای خۆمان و پشت بەخوای گەورە ئەبەستین. بەڵام ئەمە نەتەنها بە قسە ئەبێ بەکردەوەش بێ. دوای ئەوە ئەتوانین بڵێن ئایا چۆن ئەمە ئەکرێت بەوە ئەوترێت کە ئینسان شتی خراپ لابات لە بەرامبەر ئەم شتە خراپاشتی چاک دابنێت یان ئینسانی خراپ بگۆڕی بە ئینسانی چاک کۆمەلگایەکی خراپ بگۆڕی بە کۆمەلگایەکی چاک ئومەتێکی خراپ بگۆڕی بە ئومەتێکی باش. ئەمە بە کورتی پێناسەی بەگژاچوونەوەی شەپۆلی منکەر و خراپەکاریە. بۆ لەبەرەوەی خوای گەورە ئەفەرمێت والله لا يحب الفساد والله لا يحب المفسدين ولا يصلح عمل المفسدين. لسي آياتي قرآن سي آياتي جاواز خوای گەورە ئەفەرمێ خوا نە فەساد و گەندەڵی و منکەر و خراپەی خۆش دەوێ نە ئەو کەسانەشی خۆش دەوێت کە فاسیدن و ئیشی خراپ دەکەن و نەکردەوە خراپەکانیشتان بۆ باش دەکات ئیکێ دەبێ باشی کات خۆمان دەبێ باشی کەین. بەڵێ مامەسا لە زانستی فقهدا زانستێک هەیە بۆ بەرەنگاربوونەوەی منکەر و خراپە. ئەم زانستە پێداگری لە چییە کایانی وەکوڵێ زیاتر جەخت لەسەر چییە کاتەوە؟ بەڵێ باز لەوە ئەکاتەوە کە ئەبێ ئیمانداران فقهی تەغییری منکەریان هەبێت واتە فەهمێکی کامل و شامل و واقعیان هەبێت بۆ ئەوەی کە بتوانن میکرۆب و گەندەڵی و خراپەکانی ناو کۆمەلگا بگۆڕن. ئەگەر کەسانێک هەڵنەسن بەم کارە خوای گەورە سزایان دەدات. ئەو کەسانەی کە بێدەنگن ئەو کەسانەی کە ئەو کارە خراپەش ئەنجام دەدەن خوای گەورەشان بەشانێک سزایان دەدات. جارەکەنە دەربارەی بنی ئیسرائیل جوولەکە کە دیارە لە هەموو کاتێکە و ئێستاشی لەگەڵدا بێ هەموو کاتێک فەساد و خراپەکاریان بڵاو کردوتەوانێ و پێغەمبەران کە دژی گەندەڵی و فەساد ڕاوەستان و دژی منکەر بوون ئەوان هاتون پێغەمبەرەکانیشان کوشتووە. بۆیە خوای گەورە سزای داون و ئەفەرمێ هەر کەسێکی ژوەک ئەوان بکە من سزای ئەدەم. هەر کاتێ مرۆڤایەتی بگەڕێتەوە سەر فەساد و خراپەکاری خوای گەورە ئەفەرمێ فەئین عودتم عدنا فەرمێ ئەگەر ئێوە گەڕانەوە سەر منکەر و خراپەکاری منیش دەگەڕێمەوانێ بۆ سزادانی ئێوە. لەبەر ئەوە زۆر مهمە کە ئێمە بزانین لە شریعەتی ئیسلامە زۆر جەخت لەسەر ئەوە کراوە کە ئەبێ هەموو فەلسفەی دینداری و عەقیدە و عیبادەت و ئەخلاق و ئەحکام لە شریعەتی ئیسلامەکە دانراوە هەمووی لە دەوری ئەو چەقە بسوڕێتەوە کە پێی وترێ بەگژاچوونەوەی منکەر و چەسپاندنی داد و عەدالەت و ڕێکوپێکی لەگەڵ معروفە. مامەسا بۆ بەگژاچوونەوەی منکەر و خراپەکاری ئایا مرۆڤ پێویستی بە زانست هەیە وەکو بۆمە زۆر لە ئەحکامەکانی تری شەرع یام هەر هەموو مرۆڤێ ئەتوانێ بەگژاچوونەوەی منکەر لە ژیان یا جێبەجێ بکە؟ ئەوەی کە جەنابە دەفەرمی خاڵێکی زۆر جەوهەری و سەرەکیە لە مەرجی تەغییری منکەرە. ئەوە دوایی لە مەرجەکانی بەگژاچوونەوەی منکەر کە کێ ئەبێ ئەم کارە بکات جاوە ئەگەر یەک دوو تەوەر چوونە پێشێ لە تەوەرێکیان باسی ئەوەکەین مەرجی ئەو کەسانەی کە خۆیان ئەو کارە ئەکەن ئەیانەوێ خراپە بگۆڕن ئەبێ خۆیان سیفاتیان چۆن بێ ئەمە کە تەورێکی سەرەکیە لە باسەکەمانە. مەرجی دوو هەم ئەوەیە کە ئایا چۆن بە چ شێوازێک منکەر ئەگۆڕدرێت و هۆکارەکانی چین و مەراتیبەکانی چۆنە. جا ئێمە ئەبێ جارێکە ئێستا لەکوێوە دەست پێ بکەین لەوە دەست پێ بکەین و باز لەوە بکەین ئایا لەناو کۆمەلگای ئێمەدا کە کۆمەلگای کوردیە و کۆمەلگایەکی مسلمانە و ئەم هەموو خەڵکە باش و چاکەشی تێدایە ناو کۆمەلگادا ئایا لە نێو کۆمەلگای ئێمەدا چ جۆرێک لە منکەر و خراپە هەیە و تێیدا زەقە وەکو ئەوەی کە قورئان باسێکا لە ناو گەلی سەمود قەومی ساڵح پێغەمبەر قورئان باسێکا فەرمێ لە ناو ئەو وڵاتەی ئەواندا لە هەر شارێکدا یان لە ناو شارێکیاندا کە پێغەمبەرەکەی تێدا بووە وەکانە فی المەدینەتی تیسعة رهط یفسیدون فی الأرض ولا یصلحون. خوای گەورە باز دەوە کە فەرمێ لە ناو ئەو شارێ ئەو پێغەمبەری تیا بووە نۆ پێڕوو کۆمەڵی تێدا بووە کە چیان کردووە فەساد و خراپەکاریان بڵاو کردوتوانێ و هیچ چاکسازێکیشیان نەدەکرد. لەبەر ئەوە ئایا ئەبێ ئێمە پرسیارکەین ئایا لەم سەردەمە ئێمەدا لە وڵاتی ئێمەدا لەم هەرێمەی ئێمەدا چەند پێڕوو کۆمەڵی تێدایە چەند فکرەی تێدایە ئەبێ جارەکەنە بەر لە هەموو شتێک ئێمە ئەبێ نەخۆشیەکان دەستنیشان کەین
منکەڕەکان دەستنیشان کرێ ئەو پێڕوو کۆمەڵانە ئەو دەستگایانە ئەو خەڵکانە لە خاریجەوە یان لە داخلەوە کە یوفسیدونە فی الأرض کە خەڵک فکری خەڵک فەسادەکەن عەقیدەی خەڵک فەسادەکەن دڵ و دەرونی خەڵک دەشێوێنن ئەخلاقی خەڵک دەشێوێنن خێزان تێک دەدەن دام و دەستگای حکومەت تێک دەدەن گەندەڵی ساز دەکەن هەموو جۆرە و لە هەموو کایەکانی ژیانە فەساد و گەندەڵی بڵاو دەکەنەوە کێن ئەمانە ئایا ئەمانە لە دەرەوەی ئەم هەرێمە دێن ئەم فەساد و خراپەکاری دەکەن یان لە ناو هەرێمە ئەمە دەکەن لە داخلدا کەواتە ئەبێ ئێمە بین جۆرەکانی فەساد جۆرەکانی گەندەڵی دەستنیشانکەین باز لەمانە بکەین ئەوە لە ناو قەومی ساڵادا نۆ پێڕ هەبووە لە ناو وڵاتی ئێمەدا چەند هەیە ئایا هەیە یان نییە ئەمە جێگای پرسیارە جا ئێستا دێمە سەر ئەوەی کە ئێمەش هەر نەمەڵێکی قورئانی بە شێوازێکی قورئانی وەکو بڵێ ئەوەی کە قورئان باسێکا لە ناو شارەکە ئێماندا ئەگەر نۆ هەبووە لە ناو وڵاتی ئێمەدا لەوانەیە نەگنۆ نەوە دەستگا و پێڕوو کۆمەڵ هەبێ بەڵام منیش هەر بەو تەریقەیە تەنها نۆ دەستە جەماعات شێواز بوار کایە کە گەندەڵی و فەسادی تێدایە و منکەر و خراپەی تێدایە ئاماژان پێکەم شڕە لە ڕوانگەی قورئانەوە مامۆستا وەگەزانین کار و کردەوەی مرۆڤ وەکۆڵێ بەسەر 5 شتا دابەژێ یا فەرزە یا سنەتە یا حرامە یا مباحە یا بۆ نمونە مەکروهە وەکۆڵێ بەگژاچوونەوەی منکەر و لە ناوبردننی خراپە و ڕەتکردنەوەی لەژێر کامیەک لەم شتانە جێ ئەبێتەوە ئایا لەسەر هەموو مسلمانێ فەرزە لەسەر کۆمەڵێکیان فەرزە سنەتە یان واجبە چییە؟ بنەبڕکردن و بەگژاچوونەوەی منکەر واجبی تاک بە تاکی کۆمەڵگایە بەڵام منکەرەکان هەر کەسە بە پێی خۆی بۆی دیاری کراوە هێندێکیان واجبە لەسەر سوڵتە و دەسەڵات هێز واتە لەسەر حکوومەت هێندێکی واجبە لەسەر عولەما هێندێکی تری واجبە لەسەر تەواوی جەماوەر لە گەنجەوە بۆ پیر لە ژنەوە تا پیاو واتە ئەوە لە ئاخریا لەو تەوەرەیتریانە باسی ئەوە ئەکەین کە مەراتیبی تەغیری منکەر بەچی ئەکرێ هۆکارەکانی چۆنە و ئەمە چۆن ئەکرێت بەچی ئەکرێ جا ئەو کاتە تەوزیع ئەکرێت وەکوتم واجبە لەسەر هەموو ئومەت لەسەر هەموو خەڵک بەڵام هەر کەسە وەزیفەی خۆی ئەدرێتێ یعنی زانایەک لە مزگەوتا واجبی چەندێکە هەتا کوێ ئەتوانێت تەغیری منکەرکات دکتۆرێک چۆن ئەتوانێت مهندیسێک چی ئەکات ژنێک لە ماڵەوە چی ئەکات پیاوێک پاشای وڵات سەرکردە ئەندام پەرلەمانێک مامۆستایەکی مەکتەب هەموو چین و توێژەکان هەمووی واجبی لەسرە بەڵام ئەمە تەوزیع کراوە یعنی کەسێک ناتوانێت بەرانگەری هەموو منکەرێ بێتەوە بە تەنها کەسێک ناکرێت بۆیە قورئانە فەرمێ وەلتەکن منکم ئومە ئەم ئومەیەش ئەبێت تەوزیعات بێ ئیشەکان تەوزیع بکرێ مامۆستا لەویا خوای گەورە فەرمێ هەرەوایەتە پێویستە لە ناو مسلمانانە کۆمەڵێک هەبن کە بانگەوازی خەڵک بکەن بۆ ڕێگەی ڕاست و ئەمر بە چاکە بکەن لای نەهی لە خراپ بکەن ئایا ئەمە نابێتە فەرزی کیفایانی ئەم کۆمەڵەکە خوای گەورە ئەڵێ بە ڕاپەڕاندنی کارە چاکان و بەگژاچوونەوەی خراپە لەسەر ئەستۆی ئەوانی تر ناکەوێ کات ئەیزانێ کاتێک ئەگەر بێت و تۆ دەوڵەتێکی یاسایی مەدەنیت هەبێ و ئەم دەوڵەتە بتوانێ هەموو بوارەکانی ژیان بۆ خەڵکی فراهەم کات و دەوڵەت بەکاری خۆی هەستێ و بنەبڕی خراپە بکە مادە هۆشبەرەکان خراپەکاریەکان نەعەدالەتیەکان بنەبڕکات و دادگەری کۆمەڵایەتی بچەسپێنێ کێشەی خێزان و کێشەی گەنج و کێشەی ئافرەت و هەموو کێشەکان چارەسەرکە منکەر نەهێڵێ ئەو کاتە یعنی ئەو کاتە ئەگەر بۆ هێندێ خراپە کۆمەڵە خەڵکی تایبەت پسپۆڕ هەستن بە ئەمر بە چاکە و وەکو بڵێ ئەو کاتە واجبە بێتە تەذکیرە بیرخستنەوەی کۆمەلگا بۆ شتە چاکەکان و بیرخستنەوەیان بۆ خراپەکان و کە تەمەڵی نەکەن و کات بە فیڕۆ نەدەن ئەمانە ئەو کاتە فەرزی کیفایە بەڵام لە کاتێکی وەکو ئەمڕۆ لەم سەردەمەی ئێمەدا لە مناڵێکی باڵغەوە چ کوڕ بێ چ کچ بێ هەتا سەرۆکی دەوڵەت هەتا سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و هەموو وەزیر و گزیر و هەموو کەسێک واجبی سەرشانێتی چۆن نوێژی بەیانی ئەکات چۆن مانگی ڕەمەزان بە ڕۆژ و ئەبێ لەسەر هەموو تاکێکی هەموو کۆمەلگایە لە مامۆستایەکی مزگەوت و لە مامۆستایەکی مەکتەبەوانێ ژنیان پیا و هەر هەمووی ئەمڕۆ فەرزی عینە لەسەری وەکو نوێژ و ڕۆژۆکە کە ئەمر بە چاکە بکە و نەی لە خراپە بکە مامۆستا بابەتی گۆڕینی منکەر و ڕەتکردنەوەی بابەتێکی هەستیارە زۆر جار پێ ئەچێ ئەو منکەرەی کە ئێمە ئەمانەوێت بیگۆڕین بابەتێکی بچووک و ئاسان بێ بەڵام لە ساتە وەختی گۆڕینیدا گرفتێکی گەورەتە دروست بکە مرۆڤ لە نێوان ئەم دوو هەڵبژاردەیە وازێنان لە منکەرەکە بۆ ئەوی گرفتێکی گەورەتە دروست نەبێت کامیان هەڵبژێرێ ئەوە پێوترێ وەکو بڵێ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ
خراپەدا ئایا تۆ ئەخەف زەرەرە نەبێ هەڵبژێری لە کاتێک ئەگەبزانی ئەو خراپەیە تۆ لایبەی خراپتر دێتە جێگای نابێ ئەوە لابەی ئەو کاتەبێ ئەوە لە چاکی مەکە با خراپ نەبێ لەبەر ئەوە یەکێکە لە مەرجەکانی ئەوەی کە ئەو کەسەی هەڵ ئەسێ بەلابردنی خراپە ئەبێ بزانە چی ئەکات لەبەر ئەوە جارێکە من حەزەکەم ئانێرا وەکو بڵێ بچمە سەر ئەم عینە لە ناو کۆمەلگای خۆمانە کە چەند جۆر لە فەساد و خراپەکاری تێدایە ئەنجا ئەو کاتە دێنە سەر ئەوەی کە چۆن بنەبڕی ئەم خراپانە بکەین خاڵی یەکەممان لە بواری سیاسیدا کە گەورەترین منکەر لە ناو کۆمەلگادا بوارە سیاسیەکە بواری منکەرەکاتەوە ئەگەر سیاست ئەسلەمە بکرێ واتە سیاست ئەخلاقی بۆ بگێڕدرێتەوانێ سیاست مسلمان بکرێ خراپەی لە دوور خرێتەوانێ منکەری سیاسی لە ناو ببرێ منکەری نێو کۆمەلگای ئیسلاح دەبێ لەبەر ئەوە خوای گەورە فەرمێ إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا يستضعف طائفة منهم يذبح أبناءهم ويستحيي نساءهم إنه كان من المفسدين هەرکە ئەمە پێ ئەم ئاەتە بۆمان دەزیشانەکە کە ئەمە ئیفسادی سیاسیە هەر کاتێک سیاست تووشی فەساد و گەندەڵی بوو ئەوە لە نێو تەواو کایەکانی کۆمەلگا ئەگرێتەوە جا تەماشاک سیاست و یاریدەدەرانی سیاست ئەوانەی کەوا ئەمڕۆکە ئەگەرێت لە سەدەمی فیرعەونە ساحیر و جادوگەرۆکان هامان و قارون ئەمانە یارمەتی دەری دەسەڵاتی سیاسی بوون بۆ منکەر ئەم ڕۆژ بە هەمان شێوە نووسین و ئەنتەرنێت و ڕاگەیاندن و چاواشەکاری و دەهۆڵکوت و ئەم بابەتانە کە هەر هەمووی بە دەوریان حاشەی ئەون هامان و جنود و سەربازەکانی کە خوای گەورە ئەفەرمێ ئینە فیرعەون وهامان وجنودهما حاشەکانی دەوری ئەو سەربازەکانی دەور و ئەو كانوا خاطئين كلو فساد وإفساد على الأرض بجدار بون أمانة هموي أجريته أما كواتا كايكم بله ما وصل كواتا للروانجي أو فرمودي بيغمري خاص خاصا كفرمي هرقلي السروك ودا صلاة داركي باش به بێگومان هەر ئۆتۆماتیکە گەلەکەش خۆی باشە دەبێت کەواتە ماوەسا بوونی سەرۆکێکی گەندەڵ و خراپ هۆکاری سەرەکیە بۆ بڵاوکردن و بوونی منکەرێکی خراپ لە کۆمەڵگا ئەو کۆڵێ ماسی کە لە سەرەکەی و بۆگەنی کرد هەموو لاشەی بۆ گەندەکە لەبەر ئەوە سەرکردە وەکو سەرە بۆ لاشەی ئینسان ئێستا تۆ ئینسان کە سەری بە لاشەیەوە نەما ئەو لاشەی بۆ گەندەکە سەرکردەش سەری لاشەی ئومەتە سەری لاشەی گەلە ئەگەر تۆ لە سەرەوە مێشک و دڵ و چاو و جۆ و هەموو شتەکان بۆگەنی کرد مێشک ژەنگاوی و بۆگەن بوو هەموو جەستە تێک دەچێت ئێستا شێتێک کە دەزەوەشێنەوە خەسارە ئەدا یەک خەلە لە مێشکیا هەیە سەرکردە کە خەلەلی هەبوو هەموو میلەت خەلەلی دەبێت لەبەر ئەوە خەلەلی سیاسی گەندەڵی منکەری سیاسی لە هەموو منکەرەکان بۆ گەنتر و خراپترێکە لەبەر ئەوە دەبێت لە ناو کۆمەڵگادا ئەبێ ئەمر بەمعروف بکرێت لە بواری سیاسیدا ئەمە کاری یەکەمە دووهەم فەسادی عسکەری لەبەرەوە سیاسیەکان عسکەر بەکاردێنن هێز و قووەت بەکاردێنن وەکوە فەرمێ قالت إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك يفعلون أفرمي سیاسیەکان چی بەکاردێنن هێز و قووەت بەکاردێنن ئەو خەڵکانەی کە عەزیز و بەڕێز و گەورە و بەشەهامەتن دێن لە پێش ئەوانە خەسێن ناو کۆمەڵگادا دەنگە دلێرەکانە خەسێنن بۆ ئەوەی لە ناو کۆمەڵگادا هەر کەسێ هۆشیار بوو ئەمانە بیان کەن بە ئینسانی جەبان بیان کەن بە ئینسانی ترسەنۆک بیان تۆقێنن چاوێنە سوورکەنەوە لەبەر ئەوە ئەبێ منکەری عسکەری نەهێڵدرێت دیکتاتۆریەت ئینقلاب زۆرداری چاوسوورکردنەوە کە منکەرێکی خراپ لە ناو کۆمەڵگادا نابێ ئەو بوارە بهێڵدرێت ئەنجا دوای ئەوە لە دوای ئەوە چی دێتە پێشەوە فەسادی ئابووری كقرآن فرمي وأوفوا الكيل ولا تكونوا من المخسرين وزنوا بالقسطاس المستقيم ولا تبخسوا الناس أشياءهم ولا تعثوا في الأرض مفسدين أما آيات ومان تيجينا فرمي طغياني مال مكان باما مالكان تان قندرين كان فساد مكان بمالتان بمنصبتان بهيشتكتان ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين باوكو قارون نكا خلق أو سرمايا داركان دا صلاة داركان لبر أو إن الإنسان لا يطغى أن رآه استغنى إنسان جاري واهي كبمال خوي نازي وخوي بيني وباحتياج الله خلق توشي طغياني آبوري أبي سي أما سيهم شوارهام إفسادي أخلاقي لأن أو كومالغادا خرابترين شد لدواي أوانا كده فسادي أخلاقي كتاكا كان يكومالغا بغرتان بما دهوش بركان لبرو كاتي كيما باسي منكركين أبي دولتو راقياندنو ماموستاو دكتورو همو كسيك همو تاكيل چاوێکی کا بە هزار چاو بۆ بنەبەرکردنی چی
ئەو مادە هۆشبەرانە کە ئەمڕۆکە دەهێنرێتە ناو وڵاتەوە گەنجی پێسەرخۆش دەکرێت پێی بێهۆش دەکرێت پێی فاسید دەکرێت لەبەرەوەی بیری هیچ شتێکی تری نامێنێ بیری دین و ئەخلاق و وڵات و نیشتیمان و نەتەوەی نامێنێ کە ئینسان تووشی فەسادی ئەخلاقی بوو. بۆیە قورئان فەرمێ ئەتەئتون الذکران من العالمین وتذرون ما خلق لكم ربكم من أزواجكم بل أنتم قوم عادون. يعني أفرمي أئنكم لتأتون الرجال وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر لنادي كان لديسكو كان ليانا كان شوانا لكافتريا كان چی ئەگوزەرێ چۆن ئەو گەنجانە فاسی دەکرێن ئەو هەموو گەنجە بەرەو کوێ ڕووی چۆن عەقیدەیان ئەخلاقیان دینیان یعنی ئەوە نێ ئێستەکانی ئەم خەڵکە هەر بۆ نان بگری وڵات کە تووشی منکەر بوو خراپترین شت ئەوەیە کە ئەخلاقیشی لەدەست بات چەند ئافرەت تووشی لەش فرۆشێ بێ یعنی خەڵک تووشی ئەم بوارە خەتەرناکانە ئەبێ. مامۆستا کەواتە با لە سەرۆک و دەسەڵاتداری گەلەوە بینە خوارەوە کە باوکان لە ماڵەکانی خۆیانە ئەبنەوە بە سەرۆکی ئایلەی خۆیان ئایا کەم تەرخەمی باوک نییە کاتێکەوە مناڵەکەی ئەچێتە شوێنی خراپ یا بۆ نمونە کاری ناپەسەند دەکات و ئەبێتە مایی منکەر بۆ کارەکەی بێتە مای منکە بۆ خۆشی و بۆ کۆمەڵگەکەشی. قسەکەمان لەسەر ئەوەیە کە ئێمە ئەڵێن لەسەر کردەی وڵاتەوە هەتا ئاخر تاشی کۆمەلگا و ناو خێزاندا ئەبێ ئەمر بمعروف ونهي لمنكر هبي أبي همو دايكو باوشي بزانك كلكم مسؤول وكلكم مسؤول عن رعيته همو من شوان بربرسيارين لجد سكان من وأمر أهلك بالصلاة واصطبر عليهم قوا أنفسكم وأهليكم نارا أفرمي خوتانو مالو من دالتان بباريزن أمري بيبكي بچاكا بيجرتو لخرافا شون ئەگەر مناڵەکە نەخۆشکەوەی بە بەلای باشترین دکتۆر ئەبێت لە میکرۆبی ناو کۆمەلگاش بیپارێزی لە منکەری فکری و ئەخلاقی بیپارێزی. ئەمە چوار پێنجەممان الإفساد الاجتماعي يعني گەندەڵی و منکەری ناو کۆمەلگا ذو الوجهين نفاق خراپترین منکەر لە نێو کۆمەلگادا دووڕوویە ئەو خەڵکانەی کە ئێستەکانەی هەیە بۆ خۆی خەڵکی بندیوارە بۆ خۆی خەڵکێکە دەوام ناکات جاری وا بۆ کارا 2 ملیۆن دیناری وەرگرتووە کەچی لە زۆربەی خەڵک بۆ خۆی گەندەڵترە دەوام ناکات لە دایرەیەکایە بۆ خۆی گوڵە بە ڕۆژە ئاخوات و مراجعەکانی بەڕێ ناکات دەوام ناکات یعنی ئەمە ئێمە ناتوانین بڵێ کابرایەکی وەزیرێک یان کابرایەکی سەرکردە هەر بە تاقیدەنا ئەوە لە ناو کۆمەلگادا ئەم گەندەڵێک کە شۆڕ بۆ بناو کۆمەلگا وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون لبر أو خلقاني كالأبواري كومالاتية گەندەڵی و منکەریان هەیە زۆرتر لەوەی کە لە ناو دەسەڵاتە هەیە تۆرە بچۆ ناو کۆمەلگا بچۆ ناو بازار ئەی تۆ لە ناو بازارڕ ئەم هەموو غەشە ئەبینی ئەم هەموو شتە ئەبین لە مەطعەمەکانە ئەزانی هەرێکێ لە منکەر چییە ئەچی بە ناو کەبابخانەیەک ئەڵەی کاکە دووشیش کەبابم بەرێ خێرا بە ئاگرێکی بەپەلا گۆشتەکەت بۆ بژێ ناوەکەی سوورەوە منکەرە گۆشتەکە ناوەکەی نەبرژاوە دەرخوادی تۆیەدا بە پارە مریشێکە بدەن ناوەکەی نەبرژاوە نانێک لە نانەوە لە سەمونخانە ئەچی سەمونێکە کڕی ئەم سەمونە ناوەی هەویرە هەویر ئاوای لێ بکەیتەوە بە هەویر ئەوە منکەرە ئێکاکە خۆەوە ئەتوانی بڵێ کابرا کە لە سەمونخانەیەک و نانەواخانە نانەکەی بۆ تۆ نابژێنێ لە کەبابخانەیە هێشتا گۆشتەکەی نەبژاو بۆ تۆی دادەنێ یان پیس و پەڵۆغ بۆ تۆی ساز دەکا چایخانە و مەطعەمەکەی پیس و پەڵۆخە ئەوەش خەتای دەسەڵاتە لەبەر ئەوە ئەبێ ئێمە ئاگامان لەوە بێ دووڕووی مەسلحەت پەرستی خۆپەسەندی خۆفرۆشی گەندەڵی منکەری کۆمەڵایەتی زۆر زیاتر لە منکەری ناو دەسەڵات بەڵام ئەویش لە دەسەڵاتەوە فێرە بێ ئەبێ ئەوە بزانین. شەشەم فەسادی بیئەیی ژینگە ئێستا من هەر ئەوە نەبەجە نامتەڵم بەس یەک تۆسقاڵ ئاوە ئاوڕێبێنەوەنە بۆ جەژنی قوربان هەر ئەو مسلمانانەی کە لە جەژنا نوێژیان کردو حیوانیان کرد بە قوربانی لەم شاری سلێمانیا گەڕک هەبووە ماڵەکەی بار کردو چۆتە عەربەت لە تاو ئەوەی کە خەڵک هەبووە لە ناو ئەو شوێنە بەتاڵایانە هێندەیان سەروپێ و وەکو بڵێ پاشەڕۆی حیوانی قوربانی فڕێدا بوو هەتامانگی دوای ئەوەش ئەو گەڕەکە بۆگەنی کرد و موبەریدەکان ڕائێکەشە ماڵەکە کی ئەم ژنگەی پیس کرد کی ئەم شقامەنەی پیس کرد هەر مسلمان نییە هەر خەڵکی قوربانی کەر و نوێژکەر نەبووە مامەساگەیشتنێکی هەڵە لای مسلمانان دروست بووە بیرمەندێکی گەورەی کورد خاڵی خۆش بێ فەرمێ ئیسلام بریتە لە سێ ڕوکن یەکەم جار عەقیدەیە بێت و عەقیدەت کاملکەی عەقیدەت دامەزرێنی اینجا دوای عەقیدە ئەخلاق دێ اینجا دوای ئەخلاق عیبادات دێ بەڵام بەداخەوە پێدوانیە مسلمانان دوای عەقیدە یەکسەر بازیاندایە بۆ عیبادات لە بواری عەقیدا منکەراتمان هەیە لە بواری عیبادەتە هەمانە لە بواری ئەخلاقیشا زۆرمان هەیە لەبەرەوە ئێمە نەبوونێتەوە مسلمانە کامڵی کە خوای گەورە دەیەوێ بۆیە دوعاکەمان قبوڵ نابێ بۆیە بەرەو پێش ناڕۆین بۆیە سەر ناکەوین خەلەلەکە لە خۆمانایە
وەکوڵێ نعیب و زەمان والعیب فینا، ئێمە ڕەخنە لە زروف و زەمان دەگرین بەڵام عیبەکە لە خۆماندایە، منکەرەکان لە خۆماندایە. قورآن ئەفەرمێ وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون. خۆمان گەندەڵکاری دەکەین کەچی بە خەڵکیش دەڵێن وەڵا خەڵک گەندەڵە خراپەکارە، لەبەرەوە زۆرترینی لە نێو کۆمەلگاکە خۆیدایە. بۆیە خوای گەورە فەرمێ كلوا واشربوا من رزق الله ولا تعثوا في الأرض مفسدين. ئەفەرمێ بخۆنەوە لە ڕزقی خوا، بەڵام ژینگە و وڵاتەکەی خۆتان پیس مەکەن. ئێستا چەند تەعام ئەڕژێ و فڕێ ئەدرێت تەنەکە خۆڵەکان، بە چەند عەلاگە نان و سەمون ئەخرتە سەرتەرەکە خۆڵەکان، چەند ئیسراف ئەکرێ، چەند زیادە ڕەوی ئەکرێ. ئێستەش و پێش ئێستەش بەتایبەت لە کاتی هەرزانیەکە بۆ مەگەرەمانەی چی کرد؟ ئەمە هەموو ئەو ژینگەیە بڕۆ ئەو شەقام و شارانە ئەو سەیلانگاکان بزانە چی لێ ئەکرێ. ئەم هەموو ژینگە جوانە پیسەکرێ. ئەو مەگەر ئەو قورآن باسی ئەو ناکاکە یەکێ لە بوارەکانی منکەر پیسکردنی ژینگەیە. دوای ئەوە فەسادی ئەمنی بالجەرائم والحرب تەماشاکە. قورآن باسی ئەومان بۆکە منکەر لە بواری چییە؟ لە بواری ئەمن و ئاساییشە. ئێستا خوای گەورە لە قورآن فەرمێ إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض. خوای گەورە فەرمێ قەومی یەأجوج و مەأجوج مفسدن لەسەر ئەرزا. ئایا ئێستەکانەیە چەند حیزب هەیە لە وڵاتی تۆدا کە وەکو یەأجوج و مەأجوجی ناو کوردن، یەأجوج و مەأجوجی ناو نەتەوەکانی عالەمی ئیسلامین. یعنی یەأجوج و مەأجوج لێمە نەبێ بەوەی کە ئێمە بڵێن وڵا لە ئاخر زەمانە دێ، باوەڕکە لە ئەوەڵی زەمان لە ناوەڕاستی زەمان لە ئاخری زەمانە هەموو نەتەوەی یەأجوج و مەأجوجی خۆی هەیە کە مفسیدی عەلە الأرض. لە سەرەتاوە جەنابتان فەرمووتان کە مەسەلەی منکەر و ڕەتکردنەوەی بووە بە بابەتێکی جیهانی. لە قورآنی پیرۆزیشدا هەموو ئاەتانی کە باز لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ئەکەن، یا لە سەرەتایانەوە یا لە کۆتاییانەوە باز لە باوەڕهێنان بەخوا، ینی ئەبێ مرۆڤ تؤمنون بالله باوەڕی بەخوا هەبێ اینجا ئەمر بە چاکە و نەهی لە خراپ بکە. ئایا تەنها مرۆڤی موسڵمان ئەم ئەرکەی خراوەتە سەرشان کە ئەمر بە چاکە بکە لە نەهی لە خراپ بکە، یا ئەوانش کە ئێستا وەکوڵی جەنابتان وتان بووە بە بابەتێکی جیهانی ئەوانە تەنها قسەن و ناکرێتە کردار بۆیان؟ نەخێر، قورآن هەندێ دەستەواژەی تایە تایبەتە بە ئیماندار، هەندێ دەستەواژەی تایە زۆرترینی ئەمەیە، زۆرترین لە قورآنە ئەوەیە کە ڕوو ئەکاتە هەموو ئینسانەکان. ئینسان چوەکو ژن چوەکو پیاو، ئەنی هەردوو ڕەگەز نێرومێ. دەستەواژەی زۆرترینی بە یا ئەیوهە ئینسان دەست پێ دەکا، یا ئەیوهە الناس، یا بە بەنی ئادەم، هەموو نەوەکانی ئادەم. جا هەر دینێکی هەیە، هەر ڕەگەزێک هەیە، هەر چینێک هەیە. ئەمە هەمووان ئەگرێتەوانێ. مەسئلەی لابردنی منکەر و چەسماندنی چاکە و ئەم بابەتانە شتێکە بۆ هەموو مرۆڤەکانە. چونکە ئەگەر بێت و لە مەشریق یان لە مەغریب هەر ئینسانی خراپەکاری بکە، فکرێکی خراپ بخاتە ناو هەر کۆمەلگایەکەوە، سبەی لە من و تۆ ژەگرێتەوە. ئێستا لە ئەمریکا ئەگەر منکەرێک هەبێت لە ڕێگای ئینتەرنێت وەگەتە ناو ماڵەکانی من و تۆ. لە کوردستانە منکەرێک ئەنجام بدرێ لە ڕێگای ئینتەرنێتەوە وەگاتە مەغریب، ئەگاتە ئەوروپا و ئەمریکا. لەبەر ئەوە بۆیە قورآن زۆر حەکیمە کە باسی ئەوە ئەکات، باسی معروف و منکەر ئەکات و ئەیکاتە ئەرکێکی ئینسانی لەسەر شانی هەموو مرۆڤێ. لەبەر ئەوە قورآن ئەوەی لەبەرچاو بووە کە ئەمڕۆکە هەموو جیهان وەکو گوندێکی بچووکی لێدێ، وەکو خێزانێکی لێدێ و چێتە ناو گیرفانتەوە لە ناو بابڵین ڕێگەی ئەنتەرنێتەوە تۆ ئەتوانێت بە مۆبایلەکەی خۆت بین المەشرقی والمەغریب ئەمڕۆکە هەموو شتەکان بگەڕێت و منکەر و معروف هەموو ببینی. لەبەر ئەوە یەکێکی تر لە بوارەکانی فەساد ئەدەنی چییە؟ فەسادی ئاینیە، منکەر لە بواری ئایندا. ئێستاکانێت تۆ ئەبینی ئەو هەموو عنف و ئیڕهاب و توندوتیژی و ئیکراها، یان ئەو هەموو تەفرەقە و دووبەرەکایەتیە، بۆ ئەمە منکەر نییە. یعنی جەوری ئەدیان زۆرکردن بە ناوی دینەوە ئەمە جۆرە نە منکەر. ئەی تەفرەقە کە خوای گەورە فەرمێ ئێوە ئوخوە و برایەتیدان هەمێ، ئەگەر تەفرەقە جێگای برایەتی گرتەوە منکەر نییە. ئینەمە المؤمنون ئیخوە یا ولا تەنازەعوا فتەفشەلوا، ئەمە هات جێگای برایەتی گرتەوە، یان واعتصموا بحبل الله جەمیعا، ئەگەر تەفرەقە و دووبەرەکاتی جێگای ئەمە گرتەوە منکەر نییە. ئەمە لەبەر ئەوە ئەرکی هەموو حیزبە ئیسلامیەکانە، هەموو پێڕوو کۆمەڵی ئیسلامیەکانە لە سۆفی، لە سەلەفی، لە ئیسلامی، لە هەمووی کە ئەمڕۆ با بێن ئەم کێشە لاوەکیانە وەلانێن، بزانن ئەو کۆمەلگایە چۆن تووشی فەساد بووە، تووشی خراپەکاری بووە، ئەو هەموو گەنجە لە دەستدرا، ئەو هەموو ئافرەتە لە دەستدرا، ئەو هەموو وەقتە لە دەستدرا. یعنی منکەر چۆتە ناو
هەموو کایەکانی ژیان یعنی بەڕاستی ئەمڕۆکە مەسئولیەتی یەکەم لە سەرشانی ڕاگەاندنی ئیسلامی ئەحزابی ئیسلامی تەیاراتی ئیسلامی لە هەموو بوارەکانە فەرقی سۆفێک و سەلەفێک و برایەکی نور و هیچ شتێکی لەمانە نییە کە هەستێ بەم کارە یعنی ئەمە واجبی هەمومانە لە مەلایەک لە فەقەیەک لە هەموو خەڵکێکی مسلمان کە دڵسۆز بێ و خەمی دین و ژینی خەڵکی بێ ئەبێ هەستێ بەم کارە بۆیە آخر بيرو كومل كقرآن باسيكات كأو إنه همدانية فرمي الإفساد القانوني والقضائي والإداري خرابترين خرابكاري ومنكر لنيو كومل قادا أو كاتك ياسا لجي برسيارة بي ياسا نميني قانون نظام دستور ودادقا كان منكري تيبكوي إدارة وبري وبردن منكري تيبكوي أمانا كومل قاي ليك هلوشاندو بوتا خوري قل ئەگەر بێت و قانون هەبێ دادگاوەکو خۆی سەروەر بێ ئیدارەیەکی ڕێک و پێک و منەزەممان هەبێ ئەوەندە منکر نابێ کە خەڵک خۆی پێوەمان دووکا بۆیە قورئان فەرمێکی إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها لسركردي وڵاتەوانێ هەتا وەزیر و گزیر و ئەندام پەرلەمان و هەموو خەڵکێک ئەبێ ئەو وعدەی کە بە خەڵکیان داوە بیهێنەدی بۆ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل با حکمە بەڕێزەکان با هەموو ئەو خەڵکانەی کە بچووکترین مەسئولیەتیان لەسەر شانە ئەدای واجبی خۆیان کە نزانە منکر بنە بڕەبێیان نا منکر بەوان بنە بڕ ئەبێت لە وەزیرێکەوە لە سەرکردەوە لە حاکمەوە کە ئەو بۆ خۆی منکر بکە خەڵکێکی فەقیر و هەژار چی بکە یعنی بەڵێ مامۆستا باوکێک یام کەسایەتیە یا دەسەڵاتدارێ ئەتوانێ منکرێ لابایام نەهی لە جەنابەت بکە منکرێ نەکەی بەڵام خۆی لە هەمان کاتە ناو منکەرەکە بشی بۆ نمونە باوکێک لە دڵسۆزی خۆیەوە بۆ منداڵەکەی خۆی جگەرە کێشە یام خۆی تەمەڵ بووە لە مەکتەبە یا ئیشی نەکردووە یان بۆ منە بە کۆمەڵێ ڕێگەی شکستاویان ڕۆشتووە ئێستا ئامۆژگاری کوڕەکەی کاڵێ کوڕم هەڵەکانی من دووبارە مەکەرە بەڵام خۆشی ناتوانێت وەکوڵێ لە ناو ئەو خراپانەوە دەرچێ ئایا ئەمە بەرەو هەڕەشەیە ناکەوێت کە خوای گەورە فەرمێ بۆ لیمە تەقولون ما لا تفعلون خۆتان شتێک دڵنیاییەوە خوای گەورە فەرمێ ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون ئەوە ڕوو لە هەموو یەهود و نەسارا و مسلمانانەکە لە هەموو ئەو خەڵکانەی کە ئەمر بە چاکە ئاکەنە فەرمێ ئایا ئێوە خۆتان کتابی خۆ ئاخوێننەوە ئەمر بە چاکەکەن بە خەڵک نەهی لە خراپەکەن بەڵام خۆتان دەچن خراپەکەکەن لەگەڵ خراپەکارانیشدان خۆتانتان بیر چۆتەوە ئایا عقل بەکار ناهێنن یا فەرمێ لیمە تەقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون ئەمە و دەیان ئاەت و فەرمودەی تر ئەوەیە کە فەرمێ عولەما و حوکەما ئەمانە خوێ نابێ ئەم خوێ خۆی بۆ گەنکە ئەبێ حوکەما و عولەما و عوقەلا خەڵکی هۆشیار و ئەهلی ڕشت خۆیان لە منکەر دوور بن ئەبێ ئەهلی معروف بن ئەهلی چاکە بن ئەهلی گەندەڵ و فەسادکاری نەبن ئەنجا ئەتوانن ئیسلاحی کۆمەلگا بکەن بەڕێ مامۆستا لە نێوان دوو مرۆڤە تەبعاً ئەمر بە چاکردن و نەهی لە خراپەکردن دووشتی جیاوازن مرۆڤێک ئەمر بە چاکە ناکە بەڵام ئەمر بە چاکەکە بەڵام خۆی نایکە بۆ نمونە خۆی پێچوانی ئەو شتە ئەجوڵێتەوە پێم وابێ ئەمەیان زۆر خەتەرترە لەوەی کە کابرایە نەهی لە خراپەکە بەڵام خۆی ئەیکە بۆ کۆمەلگە کامیان باشترە لە هەموو حاڵەتا ئەوە باشترێکە کە ئەمر بە چاکەوە کات بڵێن بۆ نە باوکێک خۆی تووشی جگەرە خواردن بۆ مەشروب خواردن بۆ چۆتە ناو ئەو داوە بۆ دنیا بەڵەوەیان باشە بۆ دنیاش و بە قیامەتیش هەر ئەوە باشترێکە بەڵێ ئەوش لانێ عوزری هەبێ سە باوکێک لانێ تووشی مەشروب بڵام ناتوانێت سە کوت و پڕتەرکی کا بڵام بە ڕۆڵەکەی لێ ڕۆڵە ئەوەی کە من توش بووم بۆ بیکە بە خاتری خوا تۆکو من مەکە من کەوتمە ئەم چاڵە تۆ وا مەکە تێگەی ئەمە لەوانەیە تەوبەی لێ کردبێت و دەرسی وەرگرتی بێ بەڵام ئێستا کوت و پڕ بۆی تەرک ناکرێ بەڵام نەسیحەتی نەوەکانی دوای خۆیەکە هەر چاکە یان تەوبەی کردو هەر چاکە چکم شەرد نییە هەر کەسێک تووشی منکەر بوویتر تەوبە نەکا چکم بخوای گەورە دەرگای تەوبەی بەسەر کەسا دانەخستووە بە هەزاران کەس هەیە تووشی گەورەترین تاوانی قەتڵ و زینا و مەشروبخۆری و ڕیباخۆری و ئەمانە بووە بەڵامەکەم قۆناغێکە تەوبە ئەکا خوای گەورە فەرمێ ئین الحەسەنات یوذهبن السەیئات فەرمێ چاکەکان خراپەکانە شواتەوە بەڵام نەیفەرمووە خراپەکان چاکەکانە شواتەوە لەبەر ئەوە ئەمە ئێمە وابیر دەکەینەوە بڵێنگە کەسێک تر بۆ خۆی ڕۆژە لە ڕۆژان تووشی تاوانێ بوویتر وازداوە بێنێ بڵێ وەڵام من بۆ خۆم تووشی گوناه بووم ئیتر ئەمر بە چاکە ناکەم ینی مامۆستا کەسێک خۆمانەزانین تاوان و گوناه هەر شتێکی خراپە وازهێنان لە نەهیکردن لە کردنی ئەو خراپێکی گەورەترە مرۆڤێ خۆی لە نێو گوناهێکایە ئەزانین ئەم گوناهەیە خراپە و شتێکی ناشەرعیە
ئایا ئەم مرۆڤە لەبەرەوەی نەکەوێتەوە بەرهەڕەشەکەی کەوا تۆ قسەیەکەکەیت و خۆت کاری پێ ناکەی واز لە نەهیەکە بێنێ باشتر یام نەهیەکە بکە ئەبێ هەوڵ بدا بۆ هەردووشیان یعنی لە هەمان کاتە ئەبێ لە فکری ئەوە بێت و تەوبە بکە و ئەبێ شانەزی بگوناهەکەی نەکا و وردە وردە هەنگاو بنێ بۆ ئەوەی کە ئەم منکەرە لە خۆیان بنە بڕکات و لەگەڵ ئەمەش ئەبێ هەر بانخواز و داعی بێت چکم یەکێک لە ئەو ئەسبابانە لەو هۆکارانەی کە خوال لە گوناهی گوناهبار خۆشە بێ ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە یعنی ئەو کەسەی کە خۆشی تووشی گوناه بووە ئەگەر هەر بانگەواز بکات بەردەوام بێ لەسەر ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی بکە وەلەو ئەگەر خۆشی جارجار گوناهی هەبێ خوای تەبارەک و تەعالا بە بەرەکەتی ئەو دەعوە و بانگەوازە گوناهەکانی تری بۆ ڕەشەکاتەوە مادەم هەر لە فکری تەوبایە و خۆی بە گوناهبار و خەجاڵەتە زانێ ئەمە ئەوە بەڵێ مامۆستاگیان فەرمودەیەکمان هەیە پێغەمبەری مەزن سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەفەرمێ ئەگەر خراپەیەکت بینی ئەگەر توانیت بەدەست بیگۆڕە ئەگەر نەتوانی بەدەمت بیگۆڕە ئەگە هەر نەتوانی با لە دڵەوە پێت ناخۆش بێ و پێی ناڕەحەت بی کە ئەمەش لاوااسترین پلەی ئیمانە ئایا تۆ لە بەرامبەر منکەرێکە کە دوو هۆکارەکەی تر ئەو دوو هۆکاری کە وەکو لە عەمەلایە دەست و دەم کە نەتوانین بیگۆڕی لە دڵەوە پێت ناخۆش بێ ئایا ئەمە هەر هۆکارێکە بۆ گۆڕینی منکەر بەڵێ خۆی ئەمە پێوترێ مەراتیبی تەغیری منکەر و وەسائیلەکانی واتە قۆناغەکان و پلەکانی چۆنێتی بە گژاچوونەوەی منکەر لەگەڵ هۆکارەکانە هەردووجیان ئەمە شمولی ئەمەکات یەکەم ئەوەیە کە ئینسانە بێ بەدەست بیگۆڕێ ئەمە کاڵێ بەدەست بیگۆڕە فەلی و غەیڕه بیەدیهی ئەمە بۆ سوڵتەیە یعنی ئەبێ ئەو خەڵکانی کە دەسەڵاتدارن و وەکو بڵێ بەرپرسن لە ناو کۆمەڵگادا ئەمە ئیشی ئەوانە کە بەدەست ئەم خراپێ بگۆڕن ئیشی پۆلیس و ئاسایش و دام و دەستگاکانە کە بچنەوە بەگژی ئەو خراپانە بە شێوەیەکی کردەی و بەهێز بە قووەت منکەرێکە بینێت ینی مرور ئیشی خۆیەتی کە منکەری سەر شەقام نەهێڵێت پۆلیس جەریمە نەهێڵێ ئاسایش ئەو شتانەی کە ئاسایشی کۆمەلگاتێکەدا لە ئاسایشی ئاو و خۆراک و ژینگە و هەموو بارەکان ئیتر هەتا ئەچێتە سەرکردەی وڵات و ئەنجا هێزە ناوخۆیەکان هێزی پێشمەرگا هەموو هێزەکانی ترکە لە وڵاتە ئەبێ هێز هەبێ قووە هەبێ ئەمە ئیشی ئەوانە کە بە دەستێکی عەمەلی ئەو منکەرانە بگۆڕن هەندێشت هەیە ئیشی عولەمایە بە چەکی زمانیان نووسەرەکان بە چەکی قەڵەمیان گەنجێک بە چەکی ڕاگەاندن لە ناو دام و دەستگایەکدا لە نێو کەناڵێکی ئاسمانیدا لە ناو فەیسبووکەکەیە بتوانێ ئەگەرەکم بە نووسینی کۆمنتێ بێ بە هەر شتێ بێ بتوانێ بە زمانی وەکو بڵێ بە چەکی نووسین بە چەکی زمان ئەوە بێ بە زمان ئەم کارە بکرێت لە مامۆستایەکی مەکتەب لە دکتۆرێ لە هەموو کەسێ کە خوا زمانی یاوە پێی سێهەمیان ئەو کەسانن کە ئەکەونە کۆمەڵگایەکی واوە کە مەلیکی جەباری تێدایە دەستگایدا پرۆسەنەری تێدایە هەر تالب بە خراپەیە ناهێنەکەت چاکە بکە ئەمە لەم حاڵەتە تۆ ئەگەر نەتوانانی بەدەست بیگۆڕی و بە زمانیش کەس نەیتوانی باسی بکە ئەو کاتە تۆ بێ بە دڵ لەگەڵ خراپان نەبی و تەئیدی نەکەی نابێت چەپڵە بۆ زاڵم لێبەی نابێ بڵێ وەڵام ئادەم دەسەڵات و ئەمانە هەموو خراپەکەن ئەبێت تۆش بڵێ ئیممع الناس ئیتە بڵێ من مادەم وەکو بڵێ خراپە لەسەرەوە بوو لەگەڵ خراپە بم چاکە لەسەرەوە بوو لەگەڵ چاکە ئابم ئینسان نابێ ئاوا بێ بۆیە پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام وليس وراء ذلك من الإيمان حبة خردل من الإيمان ئەفەرمێ ئەگەر کەسێک نەیتوانی بەدەست خراپە بگۆڕێ نەیتوانی بە زمان خراپە بگۆڕێ بە دڵیش پێی ناخۆش نەبوو بەڵکو هەیە وەکو بە دڵیش پێی ناخۆش نییە بەڵکو چەپڵە بۆ خراپە لێ ئەدا یعنی پشگیری تاوان و منکەڕە پێغەمبەر فەرمێ بەقەدەر یەک دەنکە خەرتەلە ئیمان لە دڵی ئەو کەسانیە یعنی ئەگەر تۆ تەنها بگەیتە ئاستێکی وا وذلك أضعف الإيمان ئەوە لاواسترین پلەی ئیمانە و ئیتر لەوە بەولاوە ئەگەر چەپڵت بۆ منکەر لێدا و بۆ زوڵم و بۆ خراپە لێدا تر ئیمان لە دڵان نامێنێ مامۆستاگیان پێویستە هەروەکو چۆن لە کارەکانی تری مرۆڤ لە ڕەتکردنەوەی خراپە و منکەرە هەم نیەتی دڵی باش بێ هەم حکمت بگرێتە بەر بۆ مناڵێ لە سەردەمی عەباسیەکانە زانایەک چوو بۆ لای یەکێ لە والیەکان کە منکەر و خراپەیەکی لێبینی بوو ئەڵێ زۆر بە زمانێکی تند و تیژ و خراپ و ئیهانەکردن خراپەکەی خستەوە بەردەم والیەکە ئەڵێ والیەکەش زۆر عاقڵبووتی تۆ دانیشە من دەستەکانی تۆ ماجەکەم خوای گەورە کە کاتێککە موسای نردووە بۆ لای فیرعەون پێی وتووە چی وتێتی بە زمانێکی نەرمونیان و لەسەرخۆ بڕۆ ئەم منکەرەی خۆ بەخوازانین و ستەمکردن لە خەڵک و سەربڕینی نێرین و ئەم شتانە
بە زمانێکی سادە و نەرمونیان پێی بگۆڕە ئەڵێ وتی نە من فیرعونم ئەوە نەخرابم نە تۆش وەکو موسا ئەوە پاک و بێگەدی وەرە بە زمانێکی سادە و نەرمونیانانە و بە حیکمەتەوە ئەم خراپەیەم بەرچاو بخە ئەوڵا من سنگم فراوانە و بەسەر چاو خراپەکەژە گۆڕم و لە ناو شاریشان نایڵم برەی پێدا یا بۆ منە باوکێک لە ناو ماڵەکەی خۆیدا لەسەر بۆ منە مناڵەکەی نوێژ ناکە یان بۆ نمونە کارێکی باش ناکە یان ڕۆژوو ناگرێ ئەبێ ئەم باوکە حیکمەتێکی وا بگرێتە بەر کە ئەگەر نەیتوانی ئەم منکەرە بگۆڕێ منکەرێکی خراپتر بەدوایانێ بۆ ژیانی خۆشی و مناڵەکەشی خراپ بێ یانی وای لێ نەکا مناڵەکەی هانا بەرێتە دەرەوە لە دەست باوکی لە ماڵەوە هەڵبێت و بڕوا کۆمەلگە کارێکی خراپتری پێ بکە هەم بێتە مایی خراپە بۆ خۆشی و باوکیش و بۆ کۆمەلگەکەی کەواتە بێمە حیکمەت و نیەت پاکی لە دڵمانە بگرینە بەر لە ڕوبەڕووبوونەوەی منکەرە زۆر جوانە ئەوە لە نێو مەرجەکانی تەغیری منکەرە کە کۆمەڵە مەرجن کە هیچ لەوانە باسی یەکەم کە زۆر خاڵێکی جوان و جەوهریە زۆر تەواوە ئەبێ ئابۆ شێوازە بێ واتە گۆڕانکاری لە ڕێگەی خۆشەویستیەوە نە لێ ڕێگەی عنف و توندوتیژیەوە بۆیە قورئان ئەفەرمێ کە کاتی خوای گەورە موسای نەر بۆ لای فرعون فەرمی اذهب إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا فەرمی بڕۆ بڵێ فرعون توغیانی کردو بەڵام بە زمانێکی شیرین تێگەێنە لەبەرەوەی ئەو توغیانی کردووە ئەگەر تۆ بە توندوتیژی بشی بەگژیا ئەوەتر خراپە بێ لەبەر ئەوە ئەم منکەرەوەکو ئەلغام وایە ئەلغام ئەبێ ئینسان زۆر بە عەقڵی مامەڵی لەگەڵا بکات چۆن پیمەکە ئەەکەیتەوە ناوی نێڵی بتەقێتەوە جا تۆ ئەگەر ئینسانێک بی بە عیلم و بە حکمت و بە عاقڵی مامەڵە لەگەڵ ئەلغامە نەکەی کە تەقانتەوە خۆشت و دەوروبەرەکەشی وەرانەکە لەبەر ئەوە مەرجی بنەبەرکردنی منکەر یەکەم ئەوەیە کە ئەن یعتەمد على الذات ئەبێ لە نەفسی خۆمان و لە ناخی خۆمانەوە دەست پێ بکەین لەبەر ئەوە تەغیری ذاتی لە هەموو شتەکان مهمترێکە ئەبێ لە شخصەوە دەست پێ بکە لە خێزانەوە دەست پێ بکە ئەنجا لە کۆمەلگاوە ئەنجا بۆ هەرەمی سەرەوە دەست پێ بکە ئەمە یەک دووهام ئەبێ بە حکمت و بە ئەهلی خیبرە ئەم کارە بنەبەر بکرێ جا ئەمە من زۆر بەلامە مهمە و زۆر گرنگە کە هەموو کەسێک ئاگای لەم خاڵە بێ یعنی ئەبێ منکەر کێ بنەبڕی کات ئەبێ حکەما علەما عقلا واتە خەڵکی ژیر و دانا و عاقڵ کە قورئانە فەرمێ وەلەو ڕەدووه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا يعني إما استردام من فرسالة جنابتك بۆ نەخۆشێکی سەرەتان بۆ کەسێک کە پێویستە کاسەی سەری هەڵبگیرێت و عملیاتێک لە ناو دەماغیا بکرێت یان کەسێک بۆریەکانی دڵی گیراوە و ئەمانەوێت زەرعی دڵی بۆ بکەین ئایا ئەمە هەر بە مەعاون طبێکی سەرەتاییەم کارەکرێ یان ئەبێت چەند دکتۆری پسپۆر لەو بوارەدا پرۆفیسۆر و دکتۆر و لیژنەی بۆ بگیرێتەوانێ و بە چەند خەڵکی وەکۆڵی پسپۆر لەو بوارە ئەنجام عملیاتە بکرێت کە بۆ شخصێکە بۆ ئەوەی گیان لەدەست نەدا ئەی باش ئەگەر لاشەی ئومەتێک نەخۆش بێت عەقڵی ئومەتێک نەخۆش بێت تووشی ئەم هەموو بواری فەساد و گەندەڵی و خراپەکاری و منکەرە بوو بێ ئایا ئەکرێ ئەمە بە خەڵکێکەوە وەکۆڵێ ئەم تەئمڕهم ئەحلامهم خەڵکانێک کە هێشتا ئەزمونیان نییە عەقڵیان کامڵ نەبووە بتوانی ئەم هەموو منکەرە بگۆڕێت و عەمەلیاتی لاشەی کۆمەلگا بکەی نەخێر کەواتە ئیسلاح ئیشی پێغەمبەرانە ئیشی عولەمایە ئیشی عوقەلا و ئەهلی ڕوشدە ئیشێکە یعنی بە خەڵکی سادە و ساکار ناکرێ ئیشێک نییە تەنها بە هوتافی سەرجادە بکرێ ئیشێکە ئەبێ بە عیلم و حکمت بکرێ لەبەر ئەوە ئەگەر بە عیلم و حکمت نەکرێ لە جیاتی چاک بکرێ خراپتر دەکرێ وەکو کوردەواری ئەڵێ نابێ بۆ گیسکێک گایەک بدەی بە خوران وەکۆڵێ لە پێناوی گیسکێکا گایەک کە چەند بە قیمەتە مرداری کێتەوە یان بۆ دەسە سڕێک بۆ دەسڕێکی کلێنس قەیسریە بسووتێنی لەبەر ئەوە ئەڵێ کردنەکاران مەبن بۆ کاران ئەیان بن بۆ کاران پێیان مەسپێرن کاران کەواتە ئیشی ئیسلاح ئیشی گەورە پیاوانە ئیشی خەڵکی عاقڵ و پسپۆڕ و ئەمانەی ئەبێ ئەمانە ئیسلاحی کۆمەلگا بکەن ئەگەر نا ئەوەنەتی بەرەو خراپە بن بۆ یەکە لە کۆتاییە کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوو نەچێ بە هۆکارەکانی بەرپەرزانەوە و نەهێشتنی منکەر چۆن بیانگرینە بەر چۆن ئێمە بتوانین منکەر بگۆڕین بەرەو باشە ئەرکی کێ منکەر بگۆڕێ سیفەتی کەسێک کە منکەر بگۆڕێ ئەبێ ئەم سیفەتانەی چی بێ ینی لەوەچە لە درێژەی بەرنامەکە باسی ئەمانەمان کردە بەس بە شێوەیەکی گشتی ئەمە چۆن هۆکارەکانی بەرپەرزدانەوە و ڕەتکردنەوەی منکەر بگرینە بەر لە چەند خاڵێکا بە کورتی عەرز دەکەم یەکەم
ئەبێ یەکەم شێواز کە بەکاری دێنێ ئەو خراپەی کە تۆ لای دەبێ خراپێکی گەورتر نێتە شوێنی. دوو ئەبێ بە حکمت بێ، حکمەتەکەش ئەوەیە کە ئەبێ زۆر وردەکاری تیا بەکار بێ و ئەهلی پسپۆڕ لەو بوارەدا بەم کارە هەڵسێ. سێهەم تەدەڕوج واتە قۆناغبەندی زۆر مهمە. یعنی تۆ ناکرێت لە پڕێکا ببی بە کوڕێ لە یەک کاتا هەموو منکر بۆ ناگۆڕدرێ، ئەبێ قۆناغ بە قۆناغ. خوای تەبارەک و تەعالا ئاسمانەکان و زەوی لە مابەینی شەو ڕۆژە وەکو بڵێ دروست کردووە کە ئیتوانین لە ماوەی کون فەیەکونێک ئەمە بکە. ئەتوانێت خوای گەورە بە کون فەیەکونێک ئاسمانەکان و زەوی دروستکە، بەڵام بۆ بە ماوەی هەفتەیە دروستێکە بۆ ئێمە فێرکە بۆ تەغییری منکر ئەبێ بە تەدەڕوجم کارە بکەین. لەبەر ئەوە ئەبینی قورئان بە 23 ساڵ دێتە خوارێ، عراق بە 3 مەرحلە حرام کراوە، ڕیبا بە 4 مەرحلە حرام کراوە. یعنی تەغییری منکر کە قورئان و پێغەمبەر کردویانە یەکسەر نەهاتوون هەموو کۆمەلگا بگۆڕن. دوای ئەوە ئەبێ ئەوە بزانی کە ئەم کارە بەچی ئەکرێت بە ئیخلاص، ئەتی ئەو کەسە کە ئەم ئیشەکە بێ بە دڵسۆزی بیکە. دوای ئەوە ئەم کەسە ئەبێ عیلمی هەبێ، واتە بەرچاوی ڕوون بێ، نابێ بێتە کوێرەی پێش لەشکر، کەسێک بۆ خۆی شتی پێ نەبێ فاقد و شەیء لا یعطیه. یعنی کەسێک بۆ خۆی نەخوێندەوار بێ، گەندەڵ بێ، خراپەکار بێ، ئیسلاحی خەڵکی پێ ناکرێ. دوای ئەوە ئەبێ ئەم کەسە زۆر نەرمونیان بێت، واتە ریفق لین. بۆیە قورئان بە پێغەمبەر فەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. دوای ئەوە ئەبێ سەبرمان هەبێ، وەکو فەرمێ وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك. جایکی لە عولەمایان ئەفەرمێ عیلم پێش ئەمر بە معروف و نەهی لە منکەرە عیلم، ئەواتە بێ عیلم ببێ کە کامە منکەرە و کامە حەڵاڵە و کامە حرامە. دوای ئەوە ئەبێ نەرمونیان بی لە کاتی گۆڕینەکەیە و سەبریش هەبێ لەسەر دوای گۆڕینەکە. ئەم سێشتە زۆر مهمە. ئەنجا دوای ئەوە نابێ پەلەشمان بێ، پەلەکردن لە تەغییری منکەر و ئیسلاحی کۆمەلگادا نییە. ئەو خەڵکانەی کە کەمجی قڵدانن، کەمجی قڵدان و تەنگەتیرکەن و پەلە پڕوستیانە و دنیا بە 5 ڕێک ئەبینن، ئەمە ئیسلاح بەمانە ناکرێت. یعنی قورئان باسی ئەومان بۆ کات تەغییر لەناو کۆمەلگادا 40 ساڵی ئەوێ بەلانی کەمەوە. واتە ئیسا ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ها کە ویستی گۆڕانکەی لەناو قەومەکەیە بکە بتە گەورەکەی هێشتەوە نەیشکان، حکمەتی بەکارهێنا. ئێمەش جاری وا هەیە تۆ ئەتوانی دەستکەی بە گۆڕانکاری لەنێو کۆمەلگادا، بەڵام لێگەڕێ. ئێستا ئەگەر لە زمانی ئیبراهیم پێغەمبەردا بتێکی گەورە پەرستراوە، ئێستا لەناو خەڵکا خەڵکی گەورە پەرسترێ. جاری وا هەیە تۆ دەستکاریکردنی ئەم مرۆڤانە کە گەورەن و پەرستراوێکی معنەوی ناو خەڵکن لێگەڕێ، با لە شوێنی خۆی بێ، بەڵام وەرە ئیسلاح بکە لە خوارەوە. لەبەر ئەوە نوح پێغەمبەر ئەبینی لە بەرچاوی خەڵکەکە کەشتێکی دروستە کرد. یوسف پێغەمبەر 7 ساڵ وتی وەرن زەرعاتکەن، دوای ئەو 7 ساڵە ئەنجا فقی تەوەقع و ئەولەویاتی بەکارهێنا. یعنی چی لە پێشچیەوە ئەەکەی، کامە لە پێش کامەوە لابێ. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام 13 ساڵ لەو مەکە دەعوە بانگەوازی کرد بتێکی نەشکان، ئەبێ لە پێشە لەناو دڵی خەڵکەکە بیشکێنی. ئێستەکانێ هەندێک گەورە پیا و هەیە لەناو دڵی خەڵکایە، نابێ کرامەتی بشکێنی، نابێ شخصێتی بڕوشێنی، چکۆم لای خەڵک زیاتر خۆشەویستە بێ. لەبەر ئەوە یعنی ئەم حکمت، فقهی ئەولەویات، فقهی واقع، فقهی تەوەقع، فقهی موازنات، ئەمانە زۆر مهمە لە نێو کۆمەلگادا بۆ تەغییری منکەر کە چۆن نەی ئەم شتە وای نەئاڵۆستێنی. وەکوڵێ بەردێک ئەگەر نەزان بیخاتە ناو بیرێکەوە بە 100 زانە نایەتە دەرەوە، ئەی بەردێ ئەگەر بە 100 نەزان بیخێتە گۆمێکەوە بە 1000 زانە نایەتە دەرەوە. لەبەر ئەوە من پێم وایە ئەبێ پەلە نەکرێ بە قانونی تەدەڕوج کە قانونێکی خوایی و سنەتێکی کەونی و ئیلاهی و ئینسانی لەسەر ئەم زەویەدا بە نەرمونیانی، بە سەبر، بە تەحمل ئەبێ ئەم ئیشانە بکرێ، لە پڕێ کەس نابێ بە کوڕێ. و حکمت زۆر مهمە لە بواری ئیسلاح و چاکەخوازیدا. مامۆستاگیان ئەرکی ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی و ڕاگەیاندنی ئیسلامی چییە لە ڕوبەڕووبوونەوە نەهێشتنی منکەرە؟ وەگە بین لە بەرامبەردا کۆمەڵێک کەناڵ هەیە هەمیشە ئەرکیان ئەوەیە کەوا منکەر و خراپەکاری و ئەو شتان لە کۆمەڵگەکەماندا بڵاو بکەنەوە. ئەرکی ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی و ڕاگەیاندنی ئیسلامی چییە لە بەرامبەر ئەو کەناڵانەی تردا؟ ئەو کەناڵانە و هەموو تاکێکیش هەم وەکو تاک وەکو کەناڵەکانیش من بە شێوەیەکی گشتی ئەمانەڵم، گشتگیرێکی با پێوە دیاری بە قسەکەمان بۆی هەموو مسلمانێک و هەموو مرۆڤێکیش ناو کۆمەلگادا، چکەم جاری وا هەیە کەناڵەکان شەردێر ئیسلامیەکان ئەلمانیەکانیش هەوڵەدەن ئیسلاح بکەن،
یعنی ئەبێ ئێمە دەستخۆشی لەوانیشکەین وەکو بڵێ هەموو کەناڵێک ئیسلامی و غێرە ئیسلامی هەموو تاکێک مسلمان و مەسیحی و هەموو کەسێک کە ئەوێ بەگژ منکەرا بچێتەوە دەستخۆشی لێ بکەین شەر نییە لەوانەیە کابراایکی شوعی ژۆک و کابراایکی ئیسلامی حەزکا دادگەری کۆمەڵایەتی هەبێ لەبەرەوە ئەبێ ئێمە بڵین هەر کەسێک چاکە ئەکا دەستخۆشی لێ ئەەکەین هەر کەسێک خراپەکە ئەگەر مسلمانیش بێت چکم مسلمانیش جاری وهەیە خراپەکە نەک جاری وهەیە زۆربەی منکەر و خراپەکان ناو کۆمەلگای مسلمانە هەیە لێرە یەکەم شت ئەوەیە کە ئەبێ کەس بە کوێری نەچێتە مەیدانی ئیسلاح واتە بێ عەلا بەسیرە بێت لەسەر بەرچاوڕوونی ئیسلاح بکات دوو بە حکمت بیکە ڕاگەاندەکان حکمەتیان تیا بێت واتە جاری وهەیە کەناڵەکان خۆیان دەبنە مایەی منکەر و فەساد و ئاژاوە و دەرونی خەڵک و فکری خەڵک ئەشێوێنن یعنی مەعمەعەیەکی وا سازەکەنە نێو کۆمەلگادا خەڵک هەموو بە یەک جار کە لەگەڵ ئەوی عەلامە کەوتە هاژە کەوتە ئیش ئەو خەڵکە هەموو تۆقێ تروانی وا ئەزانە دنیا ئاخر زەمانە و فەوتاوە و ینی کارەسەتێکی گەورە قەماوشکم کەناڵ زۆر کاریگەر لەسەر خەڵکی دوای ئەوە ئەبێ عنف و کراهیە و بغزی تێدا نەبێ ڕقی تێ نابێت ڕۆحی ئینتیقامی تیا نەبێ واتە ئەو کەسێک کە ئەوێ ئیسلاح بکە نابێت ڕۆحی ئینتیقامی تیا بێ لە بەرامبەر ئەو کەسە ناکە منکەریان کردووە ئەبێت دڵسۆز بێ بەوانوەکو دکتۆرێک بەرامبەر بە نەخۆشێ واتە ئەبێ ڕاگەیاندنەکان دکتۆری ئەم کۆمەلگا بن چۆن دکتۆرێک ئەو عملیاتەکە نەخۆشەکە جنێویشی پێ ئەدا ئەم دێ بە دڵسۆزی یعنی تەخدیری ئەکا ڕێک و پێک دێدەی عملیاتەکەی بۆ کات و ئەو وەڕەمە پیسەی لێ جیا ئەکاتەوە دوای دەڵێەوە تۆ چاکبوویتەوە ئەبێ ئێمە ژاوابین مامۆساگیان وا دیارە کاتی بەرنامەکەم تەواو بووە بە کورتی کۆتا پەیامتان چییە لەسەرەوەی ئێمە شتێکمان نەپرسی بەیان نەماوت بێ لەسەر مەسەلەی ڕەتکردنەوەی منکەر کۆتا پەیامە من ئەمەیە ئەم سێ خاڵەیە بە کورتی یەکەم ئەوەیە هیچ تاکێکی مسلمان با دانەنیشێت و دەستگرێ بە کڵاوە شڕێی خۆیەوە بڵێ من حەقی منکەرم نییە و ئەمر بە چاکە ناکەم یعنی ئەمە ئیشی ئێمە نییە دوو بە هیچ شێوازێک هیچ مسلمانێک نابێ ئیطاعەی مسریفین و مفسیدین کات چکم نەسی ئاەتی قورئانە کە ئەفەرمێ ئەگەر ئەو کەسە وەلی ئەمریش بێت کاربەدەستی وڵاتیش بێ حاکمی وڵاتیش بێت خوای تبارك وتعالى أفرمي ولا تطيعوا أمر المفسدين الذين يفسدون في الأرض ولا يصلحون أمدو سي أفرمي أبي أهل إيمان وخلق مسلمان اعتزال كات واتل لفساد وخرابكاري دور كوتو خد بجدار نبي وكو أويك أفرمي لسر زماني جنجاني أصحاب الكهف أفرمي وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف أبي إيمج أمرك بشني أشكوتي قرآنه ئەگەر ئەوان چونەتە ناو ئەشکەوتێکەوە ئەبێ ئێمە بێنە ناو قورئانەوە پەیوەست بینەوە بە قورئان و بزانین قورئان چۆن فێرمانەکە ئیسلاح بکەین و بە گژی منکەرا بچینەوە بگەڕێنەوە بەلای قورئان دوای ئەوە قورئان فێری ئەوەمانەکات کە کۆتاشتمانە ئەبێ ئێمە گوێڕایەڵی خراپەکاران نەبین و خۆشمان دەستمان لە خراپ و فەسادا نەبێ. مامۆستاگیان زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردن لە بەرنامەی باسی خوازدا. زۆر سپاسی ئێوەشەکەم و سپاسی هەموو ژۆگران و بینەران و بیستەرانی شەکەن کە ماندوو بن بە دوای ئێمەوە و ئەوانەی کە لە پشتی کامێراشەوە بن و سپاسیانەکەم هەر سەرکەوتوو بن خوای گەورە مان کاتە کلیلی دەرگای خێر و ئیسلاح و مان کاتە قفڵێک بە دەرگای منکەرەوە و خوای گەورە دەرگای منکەرمان پێداخات. ئامین ئینشەڵا زۆر سپاس دەکەین. بینەرانی بەڕێز بەم شێوەژاتنە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەیەک گەیشتنەوەیەک تر بە خوای گەورەتان نەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.